لا یاریەکانی هەفتەی سێزدەم و پێش کۆتایی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵەی دووەم پێشمەرگەی هەولێری خاوەن پلەی دووەم میوانداری هەندرێنی هاوشاری خاوەن ڕیزبەندی سێم کرد. فەرهەنگ گوریا لە سەرەتای یاریەکە 3 جار هەوڵیدا گۆڵی هەندرێن بەسەر بکاتەوە بەڵام سەرکەوتوو نەبوو. حوسێن ئیبراهیم بەم لێدانە بەهێزە وەڵامی دایەوە بەڵام سەیڤ بە سەرە پەنجەکانی دووری خستەوە. لانیوەی دووەم ماجد ڕاشد بە لێدانێکی بەهێز هەوڵی شکاندنی بربەستی یەکسانیدا وەڵامی سەیڤ جەمیل نەخێر بوو. ئەم لێدانە بەهێزەی ڕەواش ڕێگای چوارچێوەی گۆڵی گرتبە بێ دوودڵی گۆڵ بوو. یاریەکە تا کۆتایی بە یەکسانی بێگۆڵ درێژەی کێشا و هەر بەم ئەنجامەش بە کۆتا هات. تیپی پێشمەرگە تیپێکی زۆر باشە. ئێمە ژەوڕۆکە هەموو فکر و هۆشمان لای یاری ئەڕات و دەربەندی خان بوو. لێ نەمان تا فرسەکان زیاتر ئیستیقلال بکەین و بۆیە یاریزانەکانمان زیاتر پەلەپەلیاندا کرد و بۆیە گۆڵ بکەن و بەس ئینشاڵڵا یاری ئاخیری مە بە یەکسان بوون و بە بردنەوە بەسە دەکەن بۆ قۆناغی داهاتوو. سوپاس بۆ خوا کە توانیمان سەرکەین بۆ قۆناغی داهاتوو. لە یاری دەربەند و ئەڕات یەکسان بوونەوەن ئێمەش یەکسان بووین بەڵام توانیمان ئەو قۆناغی بڕون بۆ قۆناغی داهاتوو. ئینشاڵڵا بتوانین دەرئاستێکی باشتر پیشان بدەین و بتوانین کاسەکە بەدەست بێنین و خولی نایابی کوردستان بەدەست بێنین. پێشمەرگەی هەولێر بەم یەکسانیە کۆی خاڵەکانی بۆ 22 خاڵ بەرز کردەوە و لە پلەی دووەم مایەوە و قۆناغی داهاتووی مسۆگەر کرد. هەندرێنیش بە 21 خاڵ لە خانەی سێمە و یاری داهاتوو تەنها پێویستی بە خاڵێکە تا وەکو کۆتایانە خۆی بگەێنێتە قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام پیرمام.